خوێندکاری ژیر بە هیوای کاتێکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە 49. لاپەڕە 49 ئەو کتێبە ساغ بکەوە پرسیاری ژمارە 1 باس بکە چۆن خاڵەکانی 12 فاریزە 11 لەسەر تۆڕی چوارگۆشەکانی 12 جار 12 دەدۆزیتەوە. مانای تۆڕی چوارگۆشەکان 12 چوارگۆشەی ئاسۆیی و 12 چوارگۆشەی ستوونی تێدایە. خوێندکاری ژیر پێویستت بەو جۆرە کاغەزە هەیە کە چوارگۆشەی تێدایە، کاغەزی چوارگۆشەیی. ئەو کاتە 12 دروست دەکەی، 12 چوارگۆشە بە ئاسۆی وەکو ئەو کەسکەی، ئەو سەوزەی، ئەو هێڵە سەوزانەش. 12ش دروست دەکەی بە ستوونی وەکو ئەو هێڵە سۆرانە بە ستوونی دروست کراینە. ئەگەر کاغەزت نەبوو پاشان ژمارەکان لەسەر دادەنەی، لێرە 12 لێرەش 12 چوارگۆشەکان هەمویان پێکەوە دەبنە 12 جاران 12 دەبنە 144 چوارگۆشە. ئێستا ئەو خاڵەی دەمانەوێت دانێن خاڵەکە چ بوو؟ 12 فاریزە 11. چونکە ژمارەی یەکەم لە دەستی ڕاست 12 بوو، 12 چوارگۆشە دەچینە لای دەستی ڕاست هەتا دەگەمە ژمارە 12. ئەوجە لێرە 11 چوارگۆشە دەچمە سەرەوە، ڕاست و ڕاست نابی ئەوها خوار بڕۆم، ڕاست و ڕاست هەتا دەگەمە ڕاستی ژمارە 11. ئەوە خاڵەکەی من لێرەیە، ئەوە خاڵەکەیە. لێرە ئەو خاڵە دەکاتە 12 فاریزە 11. ئەگەر ئەو جۆرە چوارگۆشانە ئەو جۆرە کاغەزت نەبوو، خوێندکاری ژیر دەتوانی بگەڕێەوە وانەی پێش ئەو وانەیە کە باسم کردیە ئەو چوارگۆشانە دروست دەکەی. زۆر ئاسانە. تەواو بووم. لێرە دەچمە لای پرسیاری ژمارە 2. تۆڕی چوارگۆشەکانی لاپەڕەی پێشوو بەکاربهێنە بۆ شیکاری ڕاهێنانی 2 هەتا 5. پرسیاری 2 ئایا خاڵی 4 بە 3 هەمان خاڵی 3 بە 4ە؟ واتە 4 فاریزە 3 هەمان خاڵی 3 فاریزە 4ە؟ بە دڵنیاییەوە نا، بێگومان نا. بابزانین لەبەر چ نا. ئەگەر بمەوێ بە ئەو خاڵی لا بمنەوێ، ئەگەر بمەوێ خاڵی 4 فاریزە 3 دروستکەم، لە 0 ڕادەوەستم، 4 هەنگاو دەچمە دەستی ڕاستم، ئەو جە 3 هەنگاو دەچمە سەرەوە هەتا دەگەمە بەرامبەری ئەو 3. ئەوە خاڵەکەی منە 4 3. بەڵام 3 4 3 دەچمە لای دەستی ڕاست، ئەو جا 4 دەچمە سەرێ. ئەوە خاڵەکەی 2 خاڵی جیاوازن. خوێندکاری ژیر تەماشاکە. ئەوە 4 3 ئەوەش 3 4. ئەوە تەواو بووین. بگەڕێمەوە لای پرسیارەکان. خاڵی ئەو جووتە ڕێکخراوە بنووسە کە وێنەی ئەم گیاندارانەی دەکەوێتە سەر: پڵنگ، ورچ، زەرافە. دەچمەوە لای لاپەڕی پێش ئەو لاپەڕەیە. خاڵی ئەو جووتە ڕێکخراوە بنووسە، واتە ئەو پڵنگە لەسەر خاڵێک ڕاوەستایە. ئەو خاڵە ژمارەکانی جووتە ژمارەکانی چییە؟ چونکە هەر خاڵی 2
ژمارەی هەیە وەکو دەبینین لێرە. دەبی بیان خێنینەوە با بچمە لاپەڕەی پێش ئەو لاپەڕەی. پڵنگ دەبی بچمەکن پڵنگەکەی. کامە پڵنگە؟ ئەوەتە پڵنگ. لێرە کە پڵنگەکەم دەست نیشان کرد دێمە خوارێ هەتا دەگەمە سەر ژمارەک. بەڕاست و ڕاستی کەم جار دەبی بێمە خوارێ ئەوها هەتا دەگەمە ژمارە 4. ئێستا زانیم یەکەم کەوانەک دروست دەکەم خوێندکاری ژیر ئەوها یەکەم ژمارە لە لای ڕاست دەنووسم 4. فاریزەک دادەنێم ئەوجە دەچمەوە لای پڵنگەکەی دیسان دەچمەوە ئێرە ئەوجا دیسان دەچمە ئەو جارێ دەچمە لای دەستی چەپ هەتا دەگەمە ژمارەیەک بەڕاست و ڕاست گەیشتمە ژمارە 2 کەواتە پڵنگەکە لەسەر خاڵی 4 فاریزە 2 ڕاوەستایە جووتە ڕێک خراواتە 2 ژمارە هەیە. هەر خاڵی 2 ژمارەی هەیە هەر خاڵی 2 ژمارەی هەیە پێی دەڵێن جووتە ڕێک خراو. ئەو جووتە ڕێک خراوی پڵنگەکەی لەسەرە 4 بە 2. پڵنگ ئێستا دەچمە لای ورچەکە هەمان ئیش دووبارە دەبیتەوە ئەوجە دیسان دەبی یەکەم شت بێمە خوارێ نابێ بچمە لای چەپ. یەکەم جار لێرە بەڕاست و ڕاستی دێمە خوارێ هەتا دەگەمە ژمارە 3. ئەو زانیم ژمارە 3ە کەوانەک دەنووسم ژمارە 3 لە دەستی ڕاستی کەوان لە لای ڕاستی کەوانەکە ئەوجە فاریزەکی دادەنێم ئەوجە دەچمەوە لای ورچەکە ئەو جارەی دەچمە لای چەپ هەتا دەگەمە بێگومان دەبی بەڕاست و ڕاست بچم نابی خوار بڕۆم هەتا دەگەمە ژمارە 6. ژمارەیە کە ژمارە 6ە شەشەکەی لێرە دەنووسم کەوانەکەی دادەخەم. ئەوە جووتە ڕێک خراوی ورچەکەی لەسەر ڕاوەستایە. ئەو خاڵەی ورچەکەی لەسەر ڕاوەستایە جووتە ڕێک خراوەکەی چییە؟ 3 فاریزە 6 3 فاریزە 6 جووتە ڕێک خراواتە ئەو 2 ژمارانە ژمارە 3 و ژمارە 6. زەرافەکە ئەو جارەی دەچمە لای زەرافە لێرە زەرافە هەیە دیسان لێرە ڕادەوەستم ئەوجە دەچمە خوارێ هەتا دەگەمە ژمارە 1 کەوانە چی دەکەمەوە دەنووسم ژمارە 1 فاریزە ئەوجە دیسان دەچمەوە لای زەرافەکە ئەو جارێ دەچمە دەستی چەپ هەتا دەگەمە ژمارە 2 دەنووسم 2 لێرە ئەواتە ئەو جووتە ڕێکخراوەی زەرافەکەی لەسەر ڕاوەستایە دەکاتە 1 فاریزە 2. تەواو بووین گەڕێمەوە لای پرسیارەکان. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. تۆڕی چوارگۆشەکانی لاپەڕەی پێشوو بەکاربهێنە بۆ شیکاری ڕاهێنانی 6 تا 11. جووتە ڕێکخراو بنووسە بۆ خاڵێ کە وێنەی ئەم گیاندارانەی دەکەوێتە سەر. ئێستا ڕوونم کردەوە خوێندکاری ژیر دەتوانی ئەو ڕاهێنانە بە خۆت شیکار بکەیت چونکە ڕوونم کردەوە کو جووتە ڕێکخراوەکە دەدۆزینەوە. دێمە لای تۆڕی چوارگۆشەکانی بەرامبەر بەکاربهێنە بۆ شیکاری ڕاهێنانی 12 هەتا 17. ئەو پیتە بنووسە کە دەکەوێتە سەر خاڵی جووتە ڕێکخراو. ئێستا لێرە
بۆ وێنە ڕاهێنانی 12 جووتە ڕێکخراوەکە ئامادەیە 6/3 یان 6/3 با بچین بزانین 6 و 3 کو دەبینینەوە لێرە هەمیشە یەکەم ژمارە لە دەستی ڕاست 6 لێرە ڕادەوەستم بە 6 هەنگاو دەچمە دەستی ڕاست هەتا دەگەمە ژمارە 6 واتە 6 چوارگۆشە دەبڕم 1 2 3 4 5 6 کە گەیشتمە ژمارە 6 لێرە ئەوجا دەچم بە 3 هەنگاو 3 بە 3 چوارگۆشە دەچمە سەرەوە لە 6 لە لێرەوە بە 3 چوارگۆشە 1 چوارگۆشە 2 چوارگۆشە 3 چوارگۆشە گەیشتمە کامە پیت گەیشتمە پیتی د واتە پیتی د خاڵی د جووتە ڕێکخراوەکەی چییە 6 و 3 ئەوها لێرە 6 لێرە 3 شەشەکە ئەوها سێکەش ئەوها واتە ئەو خاڵە جووتە ڕێکخراوەکەی 6 و 3 بوو ئێستا دەچم دەنووسم لە تەنیشتی ئێرە یەکسانە بە پیتی د دەچمە لای پرسیاری 13 خاڵەکە چییە 1/3 دەچم هەمیشە لە سفر ڕادەوەستم 1 واتە 1 هەنگاو دەچمە دەستی ڕاست ئەوەتە 1 ئەوجا 3 هەنگاو دەچمە سەرەوە هەتا دەگەمە ئەو پیتەی کەواتە لێرە 1 لێرەش 3 ئەوە پیتە 1/3 دەنووسم لێرە دەنووسم یەکسانە بە پیتی ئەو پیتە خاڵەکەی لەسەر کام خاڵ ڕاوەستایە 1/3 ئێستا چمە لای پرسیاری 14 4/4 زۆر ئاسانە 4 یەکەم ئەوەل جاری یەکەم جاری دێمە لای ئەو چارە ئەو 4 هەنگاو دەچمە سەرێ لێرەوە 1 2 3 4 دەگەمە ئەو خاڵی ئەگەر تەماشایکەین 4 ئەوەش 4 هەردووچی 4 پیتی ب 4/4 یەکسانە بە 4 بە پیتی ب لێرە دەنووسم ب چمە لای 15 2 6 یەکەم جار 2 ئەوەتە 2 ئەوجە لێو دووەی 6 دەچمە سەرەوە هەتا بەرامبەری 6 دەبم ئەوەتە 6 چ پیتەکە پیتی ه پیتی ه یەکسانە بە پیتی پرسیاری 16 7/1 7/1 بچم زام 7 لە چێ یەکەم جار 7 هەمیشە لێرەوە دەچم هەتا دەگەمە 7 دەستی ڕاست 7 ئێرە 7 واتە ئێرە لێرە دەچمە سەرێ بە 1 گەیشتمە چ ئەوەتە 1 بەرامبەریتی دەکاتە چ دەکاتە پیتی ج پیتی ج خاڵەکەی 7/1 دەنووسم پیتی ج 7/1 یەکسانە بە ج پیتی ج ئەوجە دەچمە لای ژمارە 7 3/2 ئەوەتە 3 لە سفرەوە دەست پێ دەکەمە تا دەگەمە 3 ئەوجا دەچمە سەرێ بە 2 خان ئەوەتە بەرامبەری 2 کامە پیتە پیتی واو یەکسانە بە پیتی ئەو پیتە ئەوە ئاسان بوو دیتنەوەی خاڵەکان و جێیەکانیان دێمە لای پرسیاری ژمارە 18 ساڤا وتی کەرە کێویەکە لەسەر خاڵی 2/1 مریەم وتی فیل لەسەر خاڵی 2/3 ئەو جووتە
ڕێکخراوە کامەیە بۆ خاڵی نێوان کەرەکێوی و فیلەکە؟ خاڵی نێوان. با بچم بزانم دەبی دیسان بگەڕێمەوە. پرسیاری پێشتر، لاپەڕی پێشتر، کەرەکێوی و فیل. ئەوە کەرەکێویەکە، ئەوەش فیلەکە. خاڵی نێوانیان کامەیە؟ بێگومان ئەو خاڵەیە لە نێوانیان، ئەو خاڵە. ئەو خاڵە جووتە ڕێکخراوەکەی کامەیە؟ یەکەم جار دەبی بێمە خوارێ، ژمارەکەی بخینمەوە، ژمارەکە 2. ئەو جە دوایە بچمەوە لای خاڵەکە و بچمە دەستی چەپ و بخینمەوە 2. کەواتە 2 بە 2. کەوانە چی دەکەمەوە؟ یەکەم جە دەنووسم 2، ئەو جە فاریزە، ئەو جە دیسان 2. ئەو خاڵەی کە تەمابەینی فیلەکە و کەرەکێویەکە 2 2 2 فاریزە 2. بگەڕێمەوە لای پرسیارەکانم لاپەڕەکەی دیکە. پرسیاری ژمارە 19 هەڵە لەکوێیە؟ ئاکۆ وتی بۆ ئەوەی خاڵی 2 3 بدۆزمەوە لە خاڵی 0 دەست پێ دەکەم. ڕاستە. 3 چوارگۆشە بۆ لای ڕاست و 2 بۆ سەرەوە دەجوولێنم. هەڵەیە. ئاکۆ لەکوێ هەڵەی کردووە؟ هەڵەکە ڕاست بکەوە. چونکە خاڵەکە 2 بە 3ە، نابی 3 چوارگۆشە بۆ لای ڕاست بڕۆین، دەبی 2 چوارگۆشە بۆ لای ڕاست بڕۆین و 3 چوارگۆشەش بۆ سەرەوە بجوولێنین بە پێچەوانەی ئاکۆ. واتە 2 بە 3 لە کوبی بینینەوە 2 3، یەکەم جار 2 دەچینە لای دەستی ڕاست 2، ئەوجا 3 دەچینە سەرەوە 1 2 3. ئەوە خاڵەکەیە، ئەوە خاڵەکەیە. 2 لێرە، 3ش لێرە. بچمە لای پرسیاری ژمارە 20. چالاک 3 پارچە دراوی جۆری 500 دیناری، 3 پارچەی 500 دیناری، 3 500. 2 پارچەی 1000 دیناری و 2 پارچەی 250 دیناری هەیە لایە. سارای خوشکی 4 پارچە 500 دیناری هەیە، 3 پارچە 1000 دیناری هەیە و 2 پارچە 10,000 دیناری هەیە. کامیان پارەی زیاتری پێیە یان دراوی زیاتری پێیە و چەندی زیاترە؟ کەواتە ئەو داواکاریە 2 بەشە، 2 وەڵامە. یەکەم جار کامەیان زیاتری پێیە، دوایش چەندی زیاترە. یەکەم جار چالاک 3 پارچە 500 دەبی 3 جارانی 500 بکەم دەکاتە 1500، 2 جاران 1000 دەکاتە 2000 و 2 250 دەکاتە 500 دینار. ئەو جە پارەکان کۆ دەکەمەوە، سفرەکان لەگەڵ سفرەکان 5 و 5 10، 1 و 2 3 یەکیش 4. چالاک 4000 دیناری لەکنە یان لەلایە. خوشکەکەی سارا 4 پارچە 500 هەیە دەکات 2000، 3 پارچە 3 جاران 1000 دەکات 3000 و 2 جاران 10000 دەکات 20000 کە کۆیان دەکەمەوە
هەموو پارەکانی سارای خوشکی چالاک دەکاتە 25,000 دینار. چالاکیش 4,000 هەبوو، ئەو 25 دەبیبینم 4,000 لێکەم کەم، 25 4,000 لێکەم بیتەوە دەکا 21,000 دینار. خوشکی سارا پارەی زیاتر لەلایە بە 21,000 دینار زیاتر لە چالاک. بێگومان خوێندکاری ژێر دەبی بنووسی دینار لە پاش 21 کە ئەمن نەمنووسیە، لێرەش دەبی بنووسین دینار. بگەڕێمە لای پرسیارەکان، گەیشتمە پێدا چوونەوە و ئامادەبوون. پرسیاری ژمارە 21 لە گەورەترین بۆ بچووکترین ڕیز بکە هەتا ئەوەی ژمارە بەراورد بکەین. یەکەم شت تەمەشا دەکەین ئایا چەند ڕەنووسینە، ڕەنووسەکانیان ژمارەی ڕەنووسەکان وەک یەکە یان نا. لێرە 4 ڕەنووس، لێرە 4 ڕەنووس، لێرە 4 ڕەنووس دەتوانین بەراورد بکەین. هەمیشە بەراورد لە دەستی چەپی ژمارەکان دەست پێ دەکرێت، لە چەپی ژمارەکان ناتوانین ئەو ژمارانە بەراورد بکەین، تەنیا لە چەپەوە 2 ئەو دووەی بەراورد دەکەین لەگەڵ چەپی ئەو ژمارەی لەگەڵ یەکسانن، هەمویان دوونە، ناتوانین بزانین کامە گەورەیە. پاشی دووەکەی ڕەنووسەکەی پاشی 2 9 بەراورد دەکەم لەگەڵ 9 لەگەڵ 6 لە هەمویان بچووکترە، واتە دەزانم ئەو ژمارەم بچووکترین ژمارەیە. بچووکترین ژمارە ئەوەیە. لە خوارەی دەنووسم یا لە دەستی چەپی دەنووسم، چونکە ڕێزکردنەکە لە گەورە بۆ بچووکە. یەکەم جار دەبی گەورەکەی بنووسم لە دەستی ڕاستیان لە سەرەوە. ئێستا بابزانم لەو دوو ژمارەی کامە گەورەترە. هەردووچیان 9ە، نازانم جارێ دەچمە ڕەنووسەکەی لای ڕاستی 9. لێرە ببورن، لێرە 6ە، لێرە 4ە، 6 گەورەتر لە 4، واتە ئەو ژمارەیە گەورەترە لەو ژمارەیە و لەو ژمارەیەش. یەکەم ژمارەکە گەورەیە، ئەو سەوزەیە. دووەم ژمارەکە گەورەیە، ئەو زەردەیە. سێم ژمارەش ئەو سوورەیە. سەوز، زەرد، سوور. لە ڕاستەوە بۆ چەپ یان لە سەرەوە بۆ خوارەوە. پرسیاری ژمارە 22 کۆکردنەوەیە. ئەوە زۆر ئاسانە، خانە بە خانە دەبی کۆ بکەینەوە. 9 کۆ 9 18، 6 کۆ 8 14 لەگەڵ 1 15، 2 کۆ 4 6 لەگەڵ 1 7، ئەوجا 7 کۆ 1 8. ژمارەکە بۆ چەند؟ 8758. دێمە لای پرسیاری 23. دیسان 4 کۆ 5 9، 8 کۆ 5 13، 6 کۆ 7 13 لەگەڵ 1 14، 3 لێرە هیچ نییە، 0 لەگەڵ 1 3 و 0 3 لەگەڵ 1 4. ژمارەکە بۆ چ؟ 4439. پرسیاری 24 کەمکردنەوەیە. 4 کەم 2 2، 6 کەم 3 3، 0 کەم 5 نابی، ئەو دووەی خوڕ دەکەمەوە،
سفرەکە دەبیتە دا، دووەکەش دەبیتە یەک، کەواتە دا کەم پێنج پێنج، دووەکە بووە یەک، یەک کەم یەک سفر. هیچ نانووسم لێرە، ئەگە بنووسم سفر هەڵە نییە. پرسیاری 25 جیاوازی لە نێوان 567 و 288 چەندە؟ جیاوازی واتە لێ دەرکردن، کەمکردنەوە، وەکو ئێرە. 7 کەم 8 نابی، ئەو شەشەی خورد دەکەمەوە، شەشەکە دەبیتە 5، هەفتەکەش دەبیتە 17، 17 کەم 8 دەکاتە 9. ئەو شەشەی ئێرە بوو بە 5، 5 کەم 8 نابی، ئەو پێنجەی خورد دەکەمەوە، پێنجەکە دەبیتە 4، شەشەکەش کە بوو بووە 5 دەبیتە 15، 15 کەم 8 یەکسانە بە 7. ئەو پێنجە بوو بووە 4، 4 کەم 2 دەکاتە 2، 279. ئەوە ڕاستە. لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە، خوێندکاری ژیر واتە هاتمە کۆتایی ئەو وانەیەش، هەتا وانەی داهاتوو هەر بژی.